باشە. شەوان دوو خوشکم هەیە نانوونە تا سەعات 2 ئەوانە. بۆچی نانون؟ ها؟ بۆچی نانون؟ نانون؟ ئەی دەوامیان نییە؟ داوام نییە. دەوامیان نییە. بۆچی بچکۆلانن؟ قڵک 3 ساڵ قڵک 6. ئەی هەشتەکە چۆن دەوامی نییە؟ داوام قپات بووە. دەوام قەپات بووە. بۆچی نانون؟ یعنی حەزەکەی بنون؟ ها؟ حەزەکەی زوو بنون؟ ئەم جوونێ پارمدا بۆ چاوم کەس بوو هەر بوو خەوم لێکەوی ئەوانش ئەمنیان هەستاندەوە. وا خەتای ئەوان بووە. ئەی باشە تۆ چەند ساڵیت؟ ئەمە 6م. ئەی ماشەڵڵا و لێ بێ. پۆلی چەندیت؟ 1. یەکی. ئەی تۆ زۆر خەویت؟ ها؟ ئەی باشەوە نیە تۆش تا ئێستا نەخەوتویتە؟ ئەخەشە خوشکەکان نووسین. یعنی خەتای خوشکەکانتە؟ خوشکەکانت خۆشەوێت؟ ها؟ خوشکەکانت خۆشەوێت؟ ئەی ماشەڵڵا و لێ بێت. لەکوێوە پەیوەندیمان لەگەڵاکەیت؟ ها؟ تۆ لەکوێوە مایکت ناردووە؟ لە ماڵی خۆم. ماڵی خۆتانی یان خۆت مایکت نارد یان کەسێکی گەورەتر مایکەکەی نارد؟ نا ئەون. خۆت ناردێت؟ ئەی ماشەڵڵا و لێ بێت. یعنی ئێستا ئەو تیکتۆکەی خۆتە؟ ئەی ماشەڵڵا. بەس سەیری لایڤی خراپ و شتی خراپ مەکە باشە؟ باشە کاکە گیان؟ باش. هیچ شتێکت هەیە بۆ ئێمە؟ چێ؟ هیچ شتێکت هەیە بۆ ئێمە؟ نەخێر.